پەرلەمانی عێراق پاش بەدواخستنی یاسایی بڕەبوجەی 2017 لە کۆتایی بڕیاریاندا کە بودجە پەسەند بکرێت، بەڵام کێشە هەڵواسراوەکان پشتی هەرێمی کوردستان بوو. فراکسیۆنە کوردستانیەکان لە پێشەچیدا ڕێککەوتن کە دەنگ بە بڕگەکانی بودجە بدەن ئەگەر لە بەرژەوەندی کووردا بێت، هەروەها هەڵوێستی خۆیان بەرامبەر بە ڕێژە و ژمارەی پێشمەرگە دیاری بکەن. زۆر بەداخەوە لە موازنە لە دوای ئەو هەموو گفتوگۆیە لەگەڵ لایەنە سیاسیەکان بە تایبەت تەحالفی وەتەنی نەمانتوانی بگەینە ئەنجام، ئەوان ڕازینین بەوەی تەخسیسات بۆ پێشمەرگە دیاری بکرێ، هەروەکو ساڵانی تر لە فەقەرەی باڵێ مادەی 9 فەقەرەی 5 زۆر بە سیغەیەکی زۆر نادیار وایان نووسیوە کە ئەمە ینی تەخسیسات بۆ پێشمەرگە لە قواتی بەڕی وەکو خۆی کە ساڵانی پێشتر هیچ شتێکیان نەناردووە بۆ پێشمەرگ. پاش خوێندنەوەی بڕگەینەوە مادەی 5 کە بە هێزی پێشمەرگەوە بەسترا بوو وا چاوەڕوان دەکرا کە دەنگ لەسەر ڕێژە و ژمارەی پێشمەرگە بدرێ، بەڵام بۆچوونەکان بەدوور بوون. بۆیە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق بایکۆتی دانیشتنی پەرلەمانی کرد. داوا دەکەین کە چاو خسانەوەیەک بکرێت بەم دەقانەوە و داواکاریەکانی پێشمەرگە و داواکاریەکانی هەرێم و کورد لە کوردستانیەکان جێگیر بکرێت بە پێچەوانەوە. هەرێم ناچاری جێبەجێکردنی نابێت، بۆیە پێشنیارمان بۆ کورد لە کوردستانیەکان هەموو ئەوەیە کە قبول کە ئەم دەقانە قبول نەکەن کە ئامادە کراوە بۆ دەنگدان. ئەندامێکی یەکگرتووی ئیسلامی ئاماژەی بەلەدبوونی ماڵی کورد لە بەغدا کرد کە ئەمە بەدژی بەرژەوەندی کورد لە قەڵامدا. ئەگەر مە ببێتن ئەم بڕیارەکە ڕاستەقینە و هەمی لایەن کۆ دەنگ بن و بڕازیبوونا حکمەتە هەرێمێ بیتن پێتویە شاندێکی حکمەتە هەرێمێ الفێرێ بە وهاد باوكي تشاو عمار حكيمش برقانونا حشد الشعبي نبدل عبادي بو نبدل سنة بو نبدل سروكي برلماني بو هاتا فيري وزخمك مازن داي وكي ويفيا بريفاتشو قال دوي هرقافا كامروفي ناكوكيت خو يت هرمي إنانا بغدا وقف كي دلفيريجي دابجبون چبيتا بودجەی 2017 عێراق بە زۆرینەی دەنگ زۆربەی بڕگەکانی بێ ئامادەبوونی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان تێپەڕی و هەرێمی کوردستانیش لەمڕۆ بەدواوە چاوەڕوانی دەستی حکوومەتی عێراق ئایا بەپێی دەستور مافە ڕەوایەکانی پێدەدەن یاخود وەک ساڵانی ڕابرد و مافەکانیان بە هەڵواسراوانە دەمێننەوە. نزار عەبدوڵڵا دەنجی ئەمریکا، بەغدا.